بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئێستادا لە هەرێمی کوردستان برەو بە دیاردەیەکی خێزەون دەدرێت کە ویش هاوڕەگەز بازیە لە شاری سلێمانی لە داواکاری گشتی سکاڵە سەرم دیاردە خێزەونە تۆمارکراوە لە سەراستی پەرلەمانی کوردستانیش پێشنیازە بڕیارێک هەیە بۆی کە قەداغە بکرێت کە بانگەشە بۆ هاوڕەگەز بازی بکرێت لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا بۆچی دەسەڵاتدارانی هەرێم لە بەرامبەر بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە بێدەنگیان هەڵبژاردووە و بۆچی بەشێک لە ڕێکخراوەکان لە ژێناوی کۆمەڵگەی مەدەنی و کونسوڵەکان پشگیری لەم تاوانە دەکەن زیانەکانی ئەم تاوانە بۆ سەر کۆمەڵگەی کوردیش چین و دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی ئەو دیاردەیە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەدری ئیسماعیل پەرلەمانتاری کوردستان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئیدریس کاریتانی زانای ئاینی قسە لەسەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەدری خان بەخێر بن ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە لە ئێستادا برە و بە دیاردەی هاوڕەگەز بازی دەدرێت بڵێن هەندێک ڕێکخراوی بیانی هەندێک ڕێکخراوی ناوخۆی وەتان بەشێک لە کونسوڵەکانیش پشگیری ئەم دیاردە خێزەونە دەکەن بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابەت کاکەکیم لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بە دەرکەوتنی ئەم دیاردە خێزەونە کە دیاردەیەکی تەواو نامەیە بە کولتوری کوردی و بە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی بە ئەو خەڵکە ڕەسەنەی دانیشتوانی هەرێمی کوردستان چۆنەڵی ناریەک و نیگەرانیەک و ناڕەحەتێکی زۆری لەسەر تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانی خاوەن هەڵوێز خاوەن مۆقیف خاوەن مەبدە خاوەن کولتور و ڕەسەنایەتی و ئەوانی کە ئەیانەوێ مەکانەت و شکۆی خێزان پارێزن ئەوانە هەرێمی خاوەن هەڵوێست و بە مۆقیفن بەداخەوە کە بەڕاستی لە هەرێمی کوردستانە لەلایەن زۆرێک لە ڕێکخراوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ڕێکخراوە ناوخۆیەکان و NGOکان و مەدەنیەکان و هەتا دوایی ئیدعای ئازادی مرۆڤ و ئازادی ئینسانیەت دەکەن بە ناوی ئازادی جۆرێک لە چۆنەڵی داڕوخانی خێزان و پەرتەوازەبوونی تاکی خێزان و بەربادبوونی گەنجەکانمان ئەوە هەر جارە بە وێنایەک بە بەرگێک بە دیوێک ئەیانەوەی فیتنە لە وڵاتمان بەرباب ینی بە پوختێکی هاوڕەگەز بازی بۆ تێکدانی خێزان بۆ تێکدانی کۆمەڵگەیە ئەوە بۆ ئەوەیە طبعا ئەم دیاردە خێزەوەنا کە بەڕاستی من شەرمەکەم هەر ناوی بێنم بەڕاستی ئەوەندە ناوێکی نامەعقولە ناوێکی ینی ناوەڕۆکێکی ئەوەندە خێزەونە کردەیەکی ئەوەندە ناشرینە ینی خەڵک چۆنەڵی بەڕاستی ئەبێ زۆر لە خۆت بکەیت کە ئەو ناوە بێتە سەر زمانت بەداخەوە بە تەکید بەڵێ ئەم دیاردەیە کە ئومێد دەکەین هێشتا لە هەرێمی کوردستانە نەبوو بێتە دیاردە هێشتا ئومێد هەیە بۆ خەڵکی وشیاری هەرێمی کوردستان هێشتا دڵمان خۆشە بە گەنجە ڕەسەنەکانی هەرێمی کوردستان هێشتا دڵخۆشین بە مزگەوتەکانمان کە ئەلحەمدوللا پۆل گەنجەکانمان مزگەوتەکانمان بە گەنجەکانمان ئاوەدانە بەڵام لە ڕوێکی تریشەوە غەمبارین لەوەی زیندانەکانمان پڕن غەمبارین بەوەی کە زۆرێک لە گەنجەکانمان مدمینن غەمبارین بەوەی کە زۆرێک لە گەنجەکانمان بەرباد بوون و تووشی ئەم کارە ئیباحە و بەدڕەوشتیە بوون کە بەڕاستی خەریکە لە حاڵەتەوە سەر دەکێشێ بۆ دیاردە بۆیە مەفروزە هەر یەکەمان لە جێگەی خۆی بۆ نمونە حکومەت پەرلەمان و کۆمەڵگا و خێزان و تاکی خێزان و مەدرسە و قوتابخانەکان و زانایانی ئاینی بەڕۆڵی خۆیان هەڵسن تاوەکو ئەو دیاردە خێزەونەی کە لە وڵاتانی دنیا دیفاعی لێ دەکرێت کە ئێستا دەنگۆیەکەی قونسوڵەکان کە بۆ نمونە زەختەکەن کە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ فەڕەنسا چ ئەمریکا چ بەریتانیا و هەتا دوایی کە پشگیری لەم دیاردە خێزەونە دەکەن ئێمە دەبێ ئاگادار بین ئەبێ وشیار بین ئەم میکرۆ بە ئەم ڤایرۆسا ڕوو لە ماڵەکان ڕوو لە خێزانەکان ڕوو لە تاکەکانی کۆمەڵگا نەکەن با گەنجەکانمان چیتر خەسارەتمەند نەبن بەڕاستی مەفروزە هەڵوێستمانە بێ ئێمە وەک پەرلەمان هەر یەکەمان بە ئەرکی پیشەیانی خۆمان هەستاین بەڕێکاری پەرلەمانی کاری خۆمان گرتۆتە ئەستۆ و بە ئەرکی خۆمان هەستاوین کۆمەڵێک ڕێکارمان گرتۆتە بەر ئەوە جێگەی خۆشحاڵیەتەوە پێشنیازە بڕیارێک سەبارەت بە ئەم دیاردە خێزەونە کە دژی بۆستی ڕابگیرێ ستۆپ بانگەشە بۆکردنی بە هەر ناو ناونیشانێکەوە بێ ئێمە تەنانەت بۆ بانگەشەکردنێک بۆ ئیدعای ڕەنگێک بۆ عڕزکردنی هەر بۆ نمونە چالاکیەک لە هەرێمی کوردستانە داوامان کردووە قەدەغە بکرێ ئەوە جێگەی دڵخۆشیە لە پەرلەمانی کوردستان 70
6 پەرلەمانتار باشە. دژی ئەو بابەتە بێ واژووی لەسەر کاو لە ناو 16 فراکسیۆنی پەرلەمانی کوردستانە 12 فراکسیۆن پشتگیری ئەم بابەت ئەم پێشنیازە بڕیارە بکامە جێگەی دڵخۆشیە. باشە بەس دەخرێتە بەرنامەی کارەوە چونکە ئێستا 76 پەرلەمانتەر واژۆیان کردی بۆی کە قەدەغەی بانگەشەکردن بۆ هاوڕەگەز بازی بازەوەکێک کە فشاری شەبێ لەسەر هەندێک پەرلەمانتار وشت دەخرێتە بەدەوی بخرێتە بەرنامەی کارەوە ئەگەر نەخرێتە بەرنامەی کارەوە مانای چی؟ خۆشبەختانە تا ئێستا ئێمە هیچ شتێک لەو بابەتانە بە ئێمە نەگەیوێتەوە کە گوایە بۆ نمونە ئەزلێکە بێ بەسەبارەت بەوەی کە نەخرێتە بەرنامەی کارەوە بۆ ڕێگریەکە بێ هیچ مەوبەڕیرێک نییە بە پێی بۆ نمونە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان زۆر زیاتر لە حەدی خۆی ژمارە یاسایی تەواو کردوکە پێویستە بخرێتە بەرنامەی کارەوە بکرێ بە یاسا هەرچەند لە هەندێک حاڵتدا ئەگەر بۆ نمونە بەداخەوە کارە ئیباحەکان و فاحیشەکان هەر ڕۆژەوتمان بەناونیشانێک و بە ڕەنگێک و بە بەرگێک و بە دیوێکی تر بەرەو هەڵکشان دەڕوا ئەگینا فەراغ یاساییمان نییە بۆ ئەو بابەتە سەیری بۆ نمونە عقوباتی یاسای عقوباتی عێراقی پێ ساڵی 111 ساڵی 1969 بە هەمان شێوە 88 دوو یاسامان هەیە سەبارەت بە ئەو بابەتەی کە ئەوانەی ئەم کارە زەونانە دەکەن بەڵێ سزایان بۆ مؤبەدە بۆ ئیعدام و سزاکانیان زۆر توندن کەواتە ئێمە ئەومان بۆ دەرکەوتو بە پێی یاسای سزادانی عێراقی مادە 169 و بە هەمان شێوە یاسای ئەو یاسایشە و بەرەنگاربوونەی توندیجیشی کاویش ساڵی 88 دەرکراوە ئەویش کۆمەڵێک مادەی توندی تێدایە بۆ ئەوەی کە بەکەرانی ئەو کارە قێزەونە ئەو کارە فاحیشەیە بگەن بە سزای خۆیان لە مؤبەدەوە و لە ئیعدام و هاتوو بۆ مؤبەد و هەندێک سزای تری توندی تێدایە. باشە بەس ناوڕۆکی و پێشنیازە بڕیارە چی تێدایە؟ ینی سزای تێدایە بەوانەی کە بانگەشە بۆ هاو ڕەگەز بازی دەکەن ئەگەر دوایی پەسەند بکرێت؟ بێگومان جارێ تاوان ئێمە داوامان کرد خوێندنەوە یەکەمی بۆ بکرێت ناوەڕۆکەکەی چەند بڕگە و مادەیەکە باسی هەندێک سزا کراوە لە بانگەشە بۆکردن و لە ئەوەی بۆ نمونە عامیلە بۆ ئەوەی کە گەنجان لە خشتە بەرێەوە ئەوەی کە بکەرەوە ئەوەی کە بۆ نمونە منبعێکە و هەر کۆمەڵێک بڕگە و بابەتن بەس ئێمە تێبینیمان لەسەر هەندێک لە تەنانەت بۆ نمونە ئیجراعات و غەرامەکانی شەبوو زۆر بەکەممان زانی ئێمە لە خوێندنەوەی دووەما پێچێ ڕێی جیاوازتر هەبێ بۆ ئەوەی کە جەخت بکەینەوە عقوبەکان تونتر بن تاوەکو تەنانەت بانگەشە بۆکردن و خەڵکی تەنانەت شێوەی باڵۆنێکیش تەنانەت ڕەنگی میزڵانێکیش تەنانەت بۆ نمونە لۆگۆیەکیش ئارمێکیش قماشێکیش تەنانەت دوێنەی ئەیفۆڕی کتێبێکیش لای ئێمە هێڵی سوور بێ بەداخەوە کاتێک کە دیراسەی زۆرێک لە وڵاتانی دنیا دەکەی کە تەلەڤیزۆنەکان بۆ ناو بۆ مناڵەکانی ئێمەژۆتە هێڵیش و جاری وایە دایکێک باوکێک پێ نازانێ مناڵەکەی مدبین بووە بە سیرکردنی ئەفلام کارتۆنێکەوە متابعەیەکەی زۆرێک لە هەنگاوەکانی یاری ئەفلام کارتۆنیەکانیش هەر هەمووی لۆگۆی ئەم ڕەنگا و ڕەنگ و هاوڕەگەز بازیە پێوەیە بۆی ئێمە جەخت دەکەینەوە کە بە ئەو جۆرە بە هەموو شێوێک ڕەت بکرێتەوە وەکووتمان ڕێکاری پەرلەمانی خۆمان گرتۆ دەبێت ئێمە نەمان بیستۆ پێمان نەگەشتێتەوە کەمە نەیەتە بەرنامەی کار و نەیەت بۆ نەخوێندنەوەی بۆ سپاسەکەم دێم وڵات لەسەر تۆمارکردنی سکاڵاژ لە داواکاری گشتی سیستێمانی قسە دەکەین دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بە شێوەیەکی گشتی ئەگەر لەسەر ئاستە جیهانیەکەی هۆکاری ئەم بەربڵاوی هاوڕەگەز بازی بۆچی دەگەڕێتەوە و دوایش قسە لەسەر کوردستان بکەین کە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بێدەنگ یاخود جۆرێک ڕەنگە لە پشتگیری شەبێ بۆ ئەم دیاردەقێزەونە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد أمين وعلى آله وصحبه أجمعين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي سپاس بۆ جەنابەت ئەمکەناڵ بەڕێزە و سپاسی میوانە بەڕێزەکەشت دەکەم بۆ زانیارانی کە بە ئێمەی بەخشی دیارە بابەتی هاوڕەگەزبازی بابەتێکە لە دوای 2001ەوە سەری هەڵداوە بەڵام بە تایبەتتر لە 2015 کاتێک محکەمەی عولیایی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا قەراری ڕەسمی پێدا ئەو کاتە ئۆباما سەرۆکی ئەو دەوڵەتە بوو پێشی وا بوو ئەمان گەیشتینەتە لوتکەی دیموکراسیەت لە 36 وڵایەت گوەستیانەوە بۆ 50 وڵایەت ئەو کاتە بەڕاستی گەشەی کرد لە ئەوروپا چونکە ئەوڕۆ بە خۆتان دەزانن ئەمریکا سەرپەرشتیاری بەشێکی زۆر لە دووەلی عالەم دەکا هەم بە فکرە لە ڕووی سەرمایەداریەوە هەم بە بڵین سوڵتا لە ڕووی سوڵتەوە
بەڵام هۆکارەکەی بەڕای بەندە جیاوازترە لەوەی کە خەڵک دەیبینێ. بەڕای بەندە ینی هۆکارەکەی ئەوەیە کە ڕۆژئاوا غەرب خەریکی تەحەولە، خەریکی بڵین هەنگاوێکی ترە، ئەوش ئەوەیە لەو حەزارەتەی کە بینای کردبوو، حەزارەتی تەکنەلۆژی، حەزارەتی شۆڕشی زانیاری لە دوای شۆڕشی فەڕەنسا، ئەو بڵین شۆڕشە زانیاریە توانی لە ڕۆ مادیەکەیەوە بگا بە لووتکە. هیچ کون و کەلەبەرێکی حیات نەما ئیلا ئەوان گەیشتنە لووتکە، هەم لە فەزا و لە ناسا، هەم لە بوارەکانی تەکنەلۆژی، هەم لە بوارەکانی 4G و 5G. هیچ مەجالێک نەما لە مەجای مادیات ئەوان نەگەینە. بەڵام لە بناغەیدا ئەو حەزارەتە دوو بنەمای ئەساسی نەقوستان بوو، واتە بنەمایەکیان کە پێی دەڵێن حەضارەتی ئیمانی، حەضارەتێکی ئیمانی، دووەمیان کە پێی دەڵێن حەضارەتی ئەخلاقی. تەواوی بڵین غەرب لەو دوو بنەمایە داڕندراوە، کەواتە هەموو قووەت و هێزی غەرب لەسەر ئەساسی مادەیە بەبێ معنەوی، لەسەر ئەساسی لاشەیە بەبێ ڕۆح، لەسەر ئەساسی دنیاە بەبێ قیامەت. و لەسەر ئەساسی ئەوەیە ئەو دوو بڵین حەضارەتە گەورەی کە تەنها ئیسلام خاوەنیەتی کە حەضارەتی ئیمانی و حەضارەتی ئەخلاقیە، تەواوی حەضارەتە مادیەکان ئەگەر ئەو دوو بنەمایی نەبێ ئللا دەڕوخێ. بۆیە بەڕای بەندە نیشانەکانی و سیمایەکانی ئاماژەکانی ڕوخانی حەضارەتی غەربی دەرکەوتووە. هەر لە گرانێکی ئەو ساڵدا بگرە، هەر لە گۆڕینی کەشوهەوا بگرە، یعنی هەر لە مەسلەی غاز و سەرمابوونی ئەو ساڵ بگرە. ینی سعودیا باران خەریک بوو بیبا لە بەبجەوی فێنکوب ئەوە، بەڵام لە بەریتانیا و لە وڵاتانی غەرب بەشێکی زۆری لە بەڕۆژێ دەسووتان بەرەو کەنارەکان دەڕۆیشتن. بۆیە بەڕای بەندە ئەم حاڵەتی بڵین شازی جنسیە یەکێکە لە نیشانەکانی داڕوخانی حەضارەتی غەربی. بەڵام بۆ گەشەی کردووە بەڕای بەندە خاڵی دووەم لە بۆ گەشەکردنی ئەو بابەتە بابەتی ئیلحادە. کاتێک حەضارەتی مادی گەیشتە لووتکان نەگەیشتنە حەدێک کە لایەنە نەفسیەکەی، لایەنە سایکۆلۆژیەکەی، لایەنە دەرونەکەی ئارام بکەنەوە، چونکە لایەنی دەرونی نەفسی ئینسانی تەنها بە بواری ئیمانی بەلایەنی معنەوی ئارام دەبێتەوە. ئەوان ئێستا بە دوای نەزەریاتەکانی سارتەردا دەگەڕێن بەڕاستی دنیا بەرە وجودیەت دەڕوا و علاقەیەکی زۆر زۆر بەهێز هەیە لە بینی لایەنە جنسیەکان لەگەڵ بڵین لایەنی ئیلحاد. بۆیە گەورەترین مولحیدیان کە ناوی ڕێدشاردە، ڕێدشارد داوکنز دەڵێ ئێمە گەیشتینە سنوورێک کە دەبێ هەرچی دینە لە مێشتی تاکەکانی غەرب بیسڕینەوە. کاتێک مێشتی تاکانی غەرب بە تەواوی سڕایەوە لە پاداشت و سزا، بە تەواوی سڕایەوە لە مراقەبە، بە تەواوی سڕایەوە لە لایەنە فتریە پاکەکەی، بە تەواوی سڕایەوە لە لایەنە بڵین دینیەکەی، ئەوە یەک هەنگاو دەمینێ ئەویش هەموو هەنگاوەکان بەرەو لایەنی شزوزی جنسی دەڕۆن. ئەو حاڵەتی تر کە داڕوخانێکی ئەخلاقی لە غەرب هەیە، ئەویش ئەوەیە هەموو جۆرە جنسێکیان لەوێ مارەسە کرد. هیچ جۆرە جنسێک نەما، بۆیە ناچار پەنایان بردەسەر ئەو جنسێکی ئێستا پێی دەڵێن لیواتە و پێشی دەڵێن شزودی جنسی. چونکە ئینسان چار میولی هەیە بەپێی بڵین طب. مەیلە چی هەیە؟ جنس لە بۆ جنسی جیاواز، ئەوە طبیعیەکەیە. مەیلە چی هەیە؟ جنسێک لە بۆ هەردوو جنسان، ئەوە ناتەبیعیە. مەیلێکی کە هەیە جنس لە بۆ جنسی خۆی کە ئەوەیان بەپێی ئەو معلوماتانەی ئەوان بڵین کۆیان کردەوە دەڵێن سێ هۆکار هەیە کە شزوزی جنسی سەری هەڵداوە. هۆکارێکیان دەڵێن لە ئەسڵدا حیوان وا دەکە، ئێمە چاوەڕێی حیوان دەکەین. لۆیە ئەلێرەدا معجزەیەکی گەورەی قورئان بۆ مام دەردەکەوی کە دەفەرمێ ئولائیکە کەلئەنعام بەل هوم ئەضەل سەبیلا. طبعا لۆ دەفەرمێ خوای تەعالە بەل هوم ئەضەل سەبیلا، لەبەرەوەی حیوانیش بەپێی دیراساتی زۆر زۆر ورد، حیوانیش زەواجی مثلی ناکە، حیوانیش لیواتەی ناکە، ئللا ئەوانەی کە دەیکەن تحیلات سەلماندوێتی کاتێک دەیکەن لە ئەساسی جنس نایکەن، لە ئەساسی غەلەبە دەیکەن، لە ئەساسی سوڵتە دەیکەن. لۆ نمونە لە جیهانی غابات حیوانێک زۆر بەهێزە دەوێ غەلە بکە شزوج جنسی دەکە، ئەگەر وەکو جنس نایکە. یان دەڵێن ئەوە حاڵەتێکی حەمضی نەوەویە، واتە ئەو DNA ئەوە حاڵەتێکی ناخی ئینسانەکانە. ئەوەش ئێستا دەرکەتی هیچ ئەساسی نیە، بەڵکو پێچەوانەی شەرعە، پێچەوانەی تاریخی بەشەریە. چونکە کاتێک قورئان دەفەرمێ وەلووطن ئذ قال لقومه ئەتەئتون الفاحشة
ما سبقكم بها أحد من العالمين. يعني علماء دفرمون أجر بيتو أو ملته أو حالته النكر قد بذهني بشري دا ندهت كشتيشي وهبي للذهني بشري كواتا تاريخيا أو هليا واجتماعيا هليا دينيا هليا بلان كاتك سر هلددا لأوروبا لبرأه كاراني بويا براي بندا حضارتي أوروبي لرخانة وتاك بديل للروي مادة عفوا للروي إيمان ولا روي أخلاق باشا دكتور أو وهم جنيا هاي كسيك دراسة شوردي كدبيتكم دراسة وهاي زور دكم وهم نيو أو حقيقة باشا دكتور لسر كردستانش قصة دكين ديمولات دوای آل صلاة دارانی هرم بۆچی بێدەنگن بەرامبەر ئەم پرسە دێمۆلات بەدری خان سەوارت بۆی کە بڵێ ئێستا لە شارەکان باشکرام حاڵەتە هەیە لە سلێمانیش وزەم لە ڕێداواکاری گشتی سکاڵا تۆمارکرا بوو دەبێم دیاردێ داواکاری گشتی باەتکی خۆی هەڵستێ دام دەستگا ئەمنیەکانن خۆشبەختانە ئەگەر هەڵە نەپنجێنێ لەگەڵ و پیشەمرێ بەڕێزم مام ساعمەر تاتی و بابەتەمان کرد و قسەمان کرد گوایە داواکاری گشتی پێچێ داوای بکات و ئەو بەڵگانە بخاتە ڕوو پێچێ ترێژ بە کاری یاسایی خۆی هەڵسێ و ئیجراتەکان بەزوو سکاڵەکان تۆمار کرد و خۆتان وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەوە جاری سێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بە سێ قۆناغی جیاواز ئێمە سکاڵامان تۆمار کرد تازەترینەوەی کاکسۆران و مامەستا عومەرە کە ئەوە جێگەی خۆشحاڵیە وابزانم ئەگەر هەڵە نەبن دوێنێ شتێکی وا بەرگەم کەوت لەگەڵ یا سەفەرمان کرەوە خستە ڕووکە گوایە داواکاری گشتی موعیدی بۆ داناوم کە داوا ئەکات ئەو بەڵگانە بخەمە ڕوو ئەوە ئینشاڵڵا جێگەی دڵخۆشی ئومێ دەکەین داواکاری گشتی چۆنڵێ بە پێی یاسا ئیجراتەکانی خۆی دەست پێ بکە ئەوە خۆی لە خۆیدا خاڵێکی دڵخۆشکەرە ئومێ دەکەین کە ئینشاءڵڵا بەرهەمی بەس پێشترم حاڵەتە شەبوو بۆ نمونە دروشمیان هەبوو یاخۆ بڵێن هێما شتەکانیان لە پارکی ئازادی لە نزیک زانکۆی ئەمریکی و کەمپینوی زانکۆی سلێمانی حاڵەتە هەبوو یاخود بڵێن ئێستا بازۆکەتە لە سەر پەرتووکی پۆلی دوو بڵێن کرمانجی ژوور و بادێنی لەسەر ئەم عالەمی هاوڕەگەز بازیە لەوێش دانراوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵا بکرێت 4 ساڵ لەمەوە بەرکاک حەکیم دەزانکۆی کەمپەتازەکە لە قلیاسان دەستیان کرد بە کۆمەڵێک وێنەی زۆر نەشیاو طبعا لەسەر ئەو وێنانش ئێمە سێ پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری سکاڵامان تۆمار کرد بە دواداچوونێکی ورمان کرد دوای ئەوە هەنگاوی تریانە لە پارکی ئازادی کۆمەڵێک ڕنگڕشتن و ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی خۆشبەختانە کۆمەڵک خەڵکی بوێر و خاوەنیژدانە بۆ مووقیف و بە هەڵوێست و ڕەسەن ئەویان قبول نەکرد و پێیان قبول نەکراوە جێگەی دڵخۆشیە ئێمە لەگەڵ هیچ کاتێک لەگەڵ بابەتی تونند و تیژی دانین و ئازاردانانی و ئەشکەنجە دانین تەنها ئەوەندە ئەمانەوێ یەت بگەڕینەوە بۆ کۆمەلگا و شیارکەین لەسەر ئەو بابەتی ترسناکەی کە ئێستا جەنابی کاک دکتۆر ئیشارەی پێدا بەڵێ ئێمە دەڵێن هەر ڕۆژۆ بە دیوێک بە ڕەنگێک بە ناوێک ئەم فیتنێ بەرپا دەکەن ئەگەر ئێستا بۆ منە هاوڕەگەزخوازی و هاوڕەگەزبازی کۆتایی پێبێ ڕۆژێکی زەمانێکی تر اینجا بۆ مناڵ دەست پێ دەکات باشە هاوڕەگەزخوازی بۆ مناڵ وە بۆ ئاژەڵ و ناوەستن ئەمانە بەڕاستی ئەو حەدیثە دامانەسڵەکەنە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ڕۆژگارێک دەبێ زینا لەسەر فاحیشە لەسەر جادەکان دەکرێت وڵە هیچ نابڕاو لاتر و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر هەڵنەما فەرمێ لە ڕۆژێکە ترسم کە پیا و پێویستی بەمێنەمێنێ ئەمە ڕۆژەیە کە خەریکە ڕەگەزی نێر بە تایبەتی ئەوانەی کە ئیتر تووشی ئەم ئیلحاد و ئەم چۆن لە خۆ دەرچوون و ئەم کارە بەدەڕەوشتێ بوون ئەوەی لای ئەوان ئەرزشی نەما بێ مێی نەبوونە بەداخەوە کە خوای گەورە بەو مەکانە تا دروستی کردووە سەبارەت بۆ پرسیاری جەنابەت لە شارەکان و باشکرا بەڵێ لە شارەکانی تر بەداخەوە بە پێ بە دوواداچوونەکانی ئێمە لە سێ پارێزگا ئێمە لە هەڵەبجە ئەوەمان بینیوە لە هەڵەبجە تەنها پەرتووکەکەمان بینیوە لە ساڵی 2021 لە پەرتووکی پۆلی دوی بنەڕەتیدا ئەوە ئێستا حالیان وێنەکەیم لە کە لە شێوەی باڵۆنە ئی 2021 ئەوەی 2021 شێوەیەکی ترە تقریبان شێوە سێگۆشەی ئێستا حالیان پێمە و بۆ ئی 2022 کە ئێستا تەنها لە پارێزگای دهۆک لە پەرتووکی پۆلی دوی بنەڕەتیدا
ئێستا تاکە پارێزگای لەوێ دابش کراوە ئەوە لەوێشدا ئەویان لە شێوەی باڵۆنە بەداخەوە بەڵام دەنگۆیەکەیە لە پۆلی 4 و لە پۆلی 6 بنەڕەتیشدا بەو شێوەیە ئەو ڕنگانە لە ناو زۆرێک لەو کتێبانە لە پەرتوکەکانی بنەڕەتیدا بۆ نمونە بخرێتە ڕوو ئێمە طبعا ئەوە یاداشدراوەتە ئەنجومەنی وەزیران و داوا لە وەزیری پەیوەندیدار کراوە هەڵوێستەیەک لەسەر ئەم لۆگۆیە لەسەر ئەم شتە ترسناکە بکە بەڵام ئێمە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە کە ئەو یاداشە دراوە ئێمە وەکو دوو فراکسیۆنی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هەڵوێستمان بەردەوامە بێ و چۆنەڵی ئامانجەکانمان یەکە خین بۆ ئەوەی ئینشاڵڵا هەر چۆنێک بێ بتوانین ئەم بابەتە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بنە بڕیژ نەبێ بە تەسیر نەکاتە بەس وەکوون هەندێک ڕێکخراوی ینی بیبیانی بۆ پارەدزن بەو ڕێکخراوانەی کە باسی جێندەر دەکەن لە ناو جێندەریشاوە ئەوە جێ بکەنەوە ینی بە ناوی جێندەرەوە برەو بەو کارە بدەن من ئاگادارم زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە وا پێدەچێت کەسانێک هەبێ لە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کە پشتی شێر لەو داهاتە بەرەو دەکەوێت پێدەچێت نوێنەراتی جوولەکە بکاولەیە بتوانێت ئەو بابەتی جێندەریان لە زۆرێک لە یاساکاندا جێگەی بکاتەوە بە تایبەتی کە لە ڕۆژی چوارشەمەدا یاسای بەرەنگاربوونەوەی تونتیژی جبە ئافرەت و خێزان خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت کە ئەمە هەمواری یاسای ساڵی 2011 ژمارە 8 زۆر هەوڵیاندا داکۆکیان کرد نوێنەریان هات و جەختیان کردەوە و چەند ڕێکخراوێکی تریان نار کە بابەتی جێندەری لەناو ئەو پرۆژە یاسایەدا جێگە بکەنەوە بۆ ئەوەی کە ئەم بابەتی هاوڕەگەزخوازی هاوڕەگەزبازیە و کۆمەڵێک شتی تری فاحیشەی نەشیا و نەخوازرا و لەوێدا جێ بکرێتەوە خۆشبەختانە زۆرێک لە فراکسیۆنەکان دژی ئەو بابەتە وەستان و نەمانێت جێ بکرێتەوە بەڵام هێشتا تێبینێکی زۆرمان هەیە لەسەر ئەو پرۆژە یاسا کە لە دوای تاچینە سەری. سوپاسەکەم دێم وڵات کاک دکتۆر سەبارەت بە هەرێم ئەو بێدەنگەی کە هەیە یاخود ئەو دەرگاکردنەوە بۆ کۆمەڵێک ڕێکخراو لە ژێرناوی جێندەر کە برە و بەم کارەش بدەن یاخود کۆنسۆڵخانەکان ئێستا پێشتر لە سلێمانی ساڵی ڕابردوو مانگی چوار کۆمەڵێک ئەو کەسانەی کە ئەم کارەکەن دەستگیرکران کۆنسۆڵخانەی بۆ نۆمە ئەمریکا هەندێک وڵاتی هاتنە سەرخەت و دژایەتی ئەو کاری هێزە ئەمنیەکانیان کرد لە سنووری پارێزگای سلێمانی. دیارم بابەتە کۆمەڵێک ڕەهەند و هۆکاری جیاوازی هەیە هۆکاری یەکەمیان ئەوەیە لات معلومە ینی حکوومەتی هەرێم هیچ مقەوماتێکی نێودەوڵەتی و یاسایی و بابەتانەی نییە ینی لۆ لەبەرەوەی لە ڕووی بڵین حقوقی ئینسان لە ڕووی ئەو منەظەماتانی عالەمی لە ڕووی بڵین دووەلی عالەمی بەڕاستی لەبەر ئەو هەموو گەندەڵی و زوڵم و نەبوونی ئازادی و ڕۆژنامەنووس لە سۆژۆرەکردن و مەلا سزنکردن و ئەو بابەتانە بەڕاستی هیچ قوتێکی نمایە پێی وایە ئەگەر ڕێ بەو شتانە بداتن ئەو لەوانەیە دووەلی ئەوروپی و دەوڵەتە زلێزەکان لێ ڕازی دەبن و بەش کەمێککە تەمەنی درێژ دەکەنەوە ئەمە خاڵی یەکەم ینی خاڵی دووەم و ئەسبابی دووەم کە ڕئیسیایشەوەیە بەڕاستی بەشی هەرە زۆری بەشی هەرە زۆری ئەوانەی دەسەڵاتی هەرێم بڕێوە دەبن هەمویان بازرگانن ینی بازرگانەکە شوۆنەوی بچن لە شوێنێکی تر بازرگانی بکەن بەڵکو بازرگانن بە ماد و سەروەتی ئەم ملەتە اینجا فەقیرەی کابرای بازرگان زۆر زەحمەتە ینی بازرگانیش بکە و دەوڵەتداریش بکە ئیشەکە زۆر قورسە قورسەکەی لەوەیدا فەقیرە ئەگەر بازرگانەکەی واز لێبینی لەوانەیە زەرەر بکە لێ بە ناچاری ئاگای لە ملەتەکەی نەمایە خەریکی بازرگانیەکەی اینجا نفتی دەفرۆشی اینجا کۆمەڵک تەندەری زەخم ڕادەکێشیش داتە ئەو کوڕەیەکی داتە ئەو برازایەکی داتە ئەو مامەیەکی داتە خاڵیش داتە کوڕە پلچی کۆمەڵک عەرزی 1040,000 و 50,000 تەوزیع دەکا بەسەر مەسوولان بەسەر کوڕە مەسوولان ئەوانە هۆکاری ڕئیسین کەواتە ئەو حکوومەتە سڕافەتی و سەرپەرشتی ئەو ملەتە بای ئەوەندەی دەکا کە ئیدارەی کارە بازرگانێکی خۆی بکە یعنی لەوانێ برێنە دیمە مەستا ئەوە نییە ئیدارەی بەڵێ ئیدارە دەکا بەڵام بای ئەوەندەی ئیدارە دەکا کە وەکو وەسیلەک وەکو هۆکارێک ئەم ملەتە و ئەم خاکە و ئەم سەروەتە و ئەم داهاتە بەکاربینی لە بە ئەو بازرگانیانەی خۆی چونکە ناکرێت لە دنیادا نییە نەسی قورئانیش لەسەرەوەی کەسێک سیاست بکە نابێ بازرگانی بکە نابێ بازرگانی بکە لۆ چونکە حتى سەردەمی حکوومەتی عێراقی ئەوەی مەنع کردبوو ینی کەسی بەرپرس نابێ بێتەندەری ڕابچێشی و بازرگانی بکە لۆ چونکە تدلو بها إلى الحكام دەیبەنەکەن حکامەکان و لەوێ تەرتیبێکی قانونی بۆ دەکەن بۆ نمونە کردو دەینەوە یعنی بڕۆ ئێستا دوکانێک داینە قەتعەکی بەسیتی لێدایە قەتعە دایتیانە شەریکەکی شەریکەکە 15 ملیۆن دیناری لێدەستینی
نەداتن خبر دەداتە بەلەدیەی خبر دەداتە شارەوانی خبر دەداتە شورتەی دوکانەکەی لێدا دەخەن شورتە دێ دەیگری ئێوە هەموو لە خزمەت چییە لە خزمەتی ئەو بازرگانەی ئەو بازرگانە چییە کوڕە مەسوولەکە یا مەسوولەکە بەخۆیەتی تەماشاکە حکوومەتەکەش بە کاملی لە خزمەتی ئەوەیدا لە بەرهەندێ زۆر خەمی ملەتیان نییە ئینجا لە سەروی هەموو ئەوانشەوە ئەوان قەنەعەتیان وایە ئەگەر بێتەوە ملەتە مەشغوڵ بکرێت بە کۆمەڵە کەیسی ئەساسی لە ناو هەموو ئەو کەیسانە هەڵوەشانەوەی خێزان چونکە بنەمای حەیات لە سەردەمی ئادەمەوە تا کۆتایی دنیا لە ئەساسی خێزان دامەزراوە خێزان خوا بە عەظەمەت و جەلالی خۆی ئادەمی دروست کرد زانی بەبێ ئافرەت نابی بەبێ خێزان نابی لۆی حەواشی دروست کرد بوون بە خێزان کە خێزان دروست بوو واتە خێزان بلۆکی یەکەمی ژیانی بەشەریە ئێستا ئەوان خەریکن ئەو بلۆکی هەڵدەتەچێننەوە کە غەرب سەرپەرشتی دەکا ئەوانش بەڕاستی لە زۆر لایەنەوە دەیانەوێت متابعی غەرب بکەن من لێت ناشارمەوە ئەو ساڵی کە خۆپیشاندانمان کرد بۆ مەسەلەی جێندەری یەک لە بەرپرسارە باڵەکانی ئەو حکوومەتمانی خۆم مناقشەم لەگەڵ کرد کە ئەو کاتە سەرۆکی حکوومەت بوو گوتی زۆر شت هەیە ئەمە بە ناچاری دەیکەین ئەگەر ئەوان وا بڵێن بە ناچاری دەیکەن ئەوە خۆ بزرکردنە لە ناو ملەتی خۆت ئەگەر نا ئەوە تا رووسیا یەکێکە لەو دەوڵەتانەی کە شوعیشە بەڵام ئامادە نەبوو شزوزی جنسی بێتە وڵاتەکەی خۆی بۆ نمونە یابان لەو یەک لەو دەوڵەتە متەتەویرانەیە دینێکی غەیرە ئیسلامیشی هەیە بەڵام ئامادە نەبوو شزوزی جنسی بێتە وڵاتی ڕەتی کردەوە وە کەسیش بەسەری نەسەپان بۆیە ئەگەر ئەوان خاوەنداریەتی ملەتی خۆیان بکەن چونکە ملەتی کورد جیاواز لە هەموو ملەتانی تر کلتور و سەقافەت و عەقلیەت و سایکۆلۆژیەت و دەروون و قیەم و ئەخلاق و هەموو بابەتەکانی تری لەسەر ئەساسی خێزان پێکهێناوە ناکرێ و نابێ ئەوانە دەست لە خێزان بەردەن و بەخۆشیان بەشێکیان لەوانە تا ئێستا محافظکارن کەس خێزانیان نابینی خێرە بۆ خەڵک ئاوا بەڕڵای دەکەن بەڵام لۆ خۆتان ئەوە بەڕاستی شتێکی خەتەرە بۆیە بەڕای من ئەو دوو هۆکارە ڕئیسی هەیە کە ئەوان خەم لە ملت ناخۆن لێ دەگەڕێن کە و من لێرە بەڕاستی پێم خۆشە قسەیەک بکەم ئەوژەوەیە سلێمانی کە شاری هەڵمەت و قوربانیە شاری ڕۆشنبیریە بەڕاستی یعنی ئەگەر لێم قبولکەن کەم تەرخەمی مامۆستاکانە ئەگەر لێم قبولکەن مامۆستایانی ئاینی کە لێ بگەڕن بۆ ئەندازەی شارێکی لەم قیمەلووتکە سەقافی و فکری و یعنی مرکزی تەغییر و گۆڕانکاری بووە ئێستا لێ بگەڕن شارعێک لە شارعەکان سیمای ئەوەی پێوەبی بەڕاستی ئەمن پێم وایە دەبێ محاسبەی خۆیان بکەن پێشی ئەوەی محاسبە بکرێن بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات کاکتۆر بەدری خان سەبارەت بە ویست باسی مەسەلەی پرۆژە یاسای تونوتیژی بەرەنگاربوون تووشی خەزانی بکەیت وەکو هاوڕەگەز بازێکە ئەویش کە ئێستا هاتوتە پەرلەمان خوێندنەوەی دووەم دیوەکە ئەویش بۆ هەڵواشانەوەی خێزانە بازەوەکێک کە کۆمەڵێک بەرگەی مەترسیداری تێدایە کە کاریگەریە لەسەر خێزان چین بۆ نمونە چی تێدایە کاک حەکیم پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەت بە مەڵا حەزم کرد لەسەر و بابەتیان ڕەگەزبازێکی ئێستا بەداخەوە زۆرێک لە ڕێکخراوەکان یا ئیتر کە متابعی جیهان و دانی نێودەوڵەتیەکەی بە جۆرێک ئەژماریەکەن بابەتی جیناتە و وەکو جەنابی کاک دوکتۆری شاری پێدا زۆر جێگەی داخەکە بۆ نمونە ئینسان بشوپێندرێ بە ئاژەڵێک کە ئەگەر ژیانی مرۆڤ وەکو ئاژەڵ بێکەوە تا بێ ئافرەتەکان سەری مردەکانیان خۆنەکو میتلی جاڵجاڵۆکە وەکو ژیانی مارێک یا پود و پشکێکیا خۆ تا دوای بەداخۆ ژیانی ئینسان ئاواوێ ناکەن چەند زانایەکی ئەمریکی لە سایتێکی زانستی ئەمریکیدا ڕاپرسیان کردو بۆ 470,000 کەسی خۆبەخش سەبارەت بە ئەو بابەتی جیناتە بۆ ئەم بابەتە پشڕاستکەنەوە ئایا ئەم بابەتە جیناتە حکوومەکە بۆ ئەو بابەتی کامانیانەوێ ئەم کاری فاحیشەیە برەو پێ بدەن و بەو شێوەیە عەرزی بکەن 180 پلە نەتیجەی ئەو ڕاپرسیە پێچەوانەی ئەو قسانەی ئەوان کە بە جۆرێک لە جۆرەکان چۆنەڵی ناوزەندی دەکەن و ناوی دەبن 180 پلە پێچەوانەی ئەو قسانی ئەوان دەرچوو ئەو خۆی لە خۆیدا جێگەی خۆشحاڵیە کە ئەمە سایتێکی ئەمریکی کە کۆمەڵێک زانای ئەمریکی پشڕاستی ئەو بابەتیان بەز لەوەی بچین سەر ئەوی پرۆژە یاسای خێزانێکە ئێستا کەمە بڵاو دەبێتەوە ینی هۆکاری یەکەم کە دەبێت پەیوەندیەوە بێ پەروەردەی خێزانی تۆکمە بکرێت بازنەی هاوڕێتی بۆ نمونە من دەسەردەمی منداڵی بێت هەتا گەورەوی ئەوانە ینی بەوە دەتوانێت کەم بکرێتەوە ڕێگری لێ بکرێت چه سەر ئاسی بڵێن
حکوومەتیش دەبێ هەنگاو بنرێ بۆ پاراستنی شیرازەی خێزان وەکو وتمان ئێستا ئێمە کە هەوڵ لە هەوڵی ئەوە داین ئەو پرۆژە پێشنیازە بڕیارەی سەبارەت بە هاوڕێکەزبازی دەرەکرێ ڕاستی ئێمە دەڵێن پێدەچی فەراغی یاساییمانە بە دوو یاسا سەبارەت بە عقوبەی و بابەتە هەیە بەڵام چکم هەرجارە و بە ناوێک و بە وێنایەک و بە برگێک و بە ناونیشانێکی ترەوە بە بۆنی ئیلحاد و بەدڕەوشتیەوە بەدڕەوشتی هەرجارە و بە ناونیشانێکەوە سەر هەڵەدا مەجبوری یاسای بۆ دەربکەیت کە ئەرکی سەرشانی تۆیە سەبارەت بە بابەتی پەروەردەی خێزان و پاراستنی تاکی خێزان کە یاسایەک هەبووە لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 کە یاساکە ناوی یاسای توندوتیژی دژ بە ئافرەت ئێستا واوێک و خێزانیان بۆ زیاد کردووە ئێستا نامەکەی گۆڕاوە تەمان ئەم یاسایە حکومە ناردوێتی پرۆژە یاسایە هەموار دەکرێتەوە یاساکە خۆی بوونی هەیە لە وتمان یاسای ژمارە 2011 ژمارەی 2011 ئەم یاسایە تەبعاً کە هاتوۆتە پەرلەمان بەداخەوە کە ئێستا لە 150 هەموارە کە ئەمە پێچەوانەی بڕیاری شورایە بەڵێ ئەنجومەنی شورا هەر پرۆژە یاسایەک بۆ نمونە بێت یا بتەوێت هەمواری هەر یاسایەکەی نابێت ڕێژەی هەموارەکەی ئەوەندە زۆر بێ بەڵام ئەمە ئێستا کاتێککە هەموارمان کردووە ڕێژەکەی دەگاتە لە 150 بۆ گوتمان پێچەوانی و بڕیارەیە کاتێک سەبات بە بەرگەکانی ناوبڕێکمان هەیە دێمەوە وڵاتان چی تێدایە وەچی مەترسیداری تێدایە بەڵە بینێرانی بەڕست ناوبڕێک و دێینە وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە فرم دايشة وي بس وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شير شير ربي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربابا وركلام بو دڵنیا بووینە ئەو جوسەی وێنەینە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام سڵاوتان لەبێت بینەرانی بڕست بەدریخان پێش ناوبڕەکە ویست باسی مەترسی ئەو پرۆژە یاسای بەرەنگار بوونەوەی تون و تیژی خێزانی کە ئێستا لە پەرلەمانە چوارشەمەش دانیشتنی پەرلەمانە و خوێنەوەی دوین بۆ دەکرێت خاڵی مەترسی زار و خاڵی باشی تێدایە؟ طبعا ئەم پرۆژە یاسایە کاتێک کاتە پەرلەمانەوە وتم کاک حەکیمە بێ ئەومان لەبیر بێ ئەم یاسایە خۆی هەیە بەڵێ بەس دەیانێ هەمواریکە بەرکارە لە وتمان 2011 دەرچووە
بە زۆر بڕگە بابەتەکان کاری پێکراوە و زۆرێک لە ڕێکخراوەکان و لیژنەی ئافرەتان و ئەنجومەنی خانمان کۆک بوون لەسەر ئەوەی یاسایەکی تازە دەرکرێت سەبارەت بە ئافرەت لەسەر ئەو هەموو تونند و تیژیانی کە ڕۆژانە سەری هەڵدا بێگومان لە بەرنمەیانە بوو کە یاسایەکی تازە دەربکرێ تەبەن هەموو ڕێکارەکان گرانە بەرەو کۆڕکشۆپ و سیمینارات و کۆبوونەوەی گشتی زۆر هەنگاونرا یاسایەک پرۆژه یاسایەکی تازە لەدایک بوو بە کۆمەڵێک ناوەڕۆکی زۆرەوە ئەوە بوو زۆرێک لە ڕێکخراوەکان لە بەرەوانەی پێشوو کە خاوەنی یاساکەی پێشوون و ئەوان تەحەدان نەکرێمە خۆمان ئەو یاسا بەقوتەمان دەرکردو بێ بمێنێتەوە تەنها هەمواری پێویستە هەندێک بڕگە و بابەتی بۆ زیاد بکرێ ئێمە ئەمانزانی مەترسیەکانی زیادکردنی ئەو بڕگە و بابەتانە چین و مەرامی ئەوان چییە بۆیە زۆر جەهودمان کرد ئەگەر مەترسیەکانی ئەم پرۆژه یاسایە بۆ نمونە ڕێژەکەی دیاری بکەم لە سەدانەوە دیبێ لەوەیە هێنابێتمانە سەردا بەڵێنی و پرۆژێکە لە حکومەتات و مەترسیدار بوو بەتەکید گۆڕانکاری تێداکرا و ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە بەڕاستی زۆرێکیان هەمویانە بەشێکیان ڕۆڵی زۆر خراپیانە بینی بۆیە ئێمە ڕێژەیەکی باش لەو مەترسیانەمان کەم کردو بەڵام تا ئێستا من لەسەر ئەو پرۆژە یاسایە تێبینیم هەبووە لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لەگەڵ لیژنەوە پیشەکانمان لیژنەی پەیوەندی قسەم کردووە وەجەختی ژەکەمەوە لە هۆڵی پەرلەمانە لە خوێنەوەی دووەمدا مەترسیەکانی دەخەمە ڕوو بۆ نمونە ئەوەی کە تروسکایی بێ و جێگەی دڵخۆشی بێ و لایەنە ئیسلامیەکان جێگەیان تیا کردبێتەوە کە ڕێکخراوە ژنانیەکان ئەیانویست لیژنەی ئاشتەوایی بە هیچ جۆرێک نەمێنێ هەر هەمووی جەختیان لەوە دەکردەوە نابێ لیژنەی ئاشتەوایی بمێنێ بە پێی بەدواداچوونەکانمان لیژنەی ئاشتەوایی بۆ یەک خستنەوەی خێزانەکان پێدەچێت زۆر 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 ئیجابی بوو بێ لەوەی کەلا ببرێ تەسیری زۆر ئیجابی جێهێشتووە بە گوتەی دادوەرەکان زۆر زۆر لەناو دادگاکانە کاتی لێکەڵبۆشانەوەی خێزان لیژنەی ئاشتەوایی توێژەری کۆمەڵاتی توێژەری دەرونی زانای ئاینی ئەو قاپیش بەشدارە لەم بابەتە ئەوە جێگەی کرایەوە کە زۆر هەوڵی ئەوەیاندا ئەو بابەتە لا ببرێ خاڵە مەترسیدارەکان بۆ نمونە بڕگەی دووەم سێم چوارەم پێنجەم کە باسی هەواڵگری دەکا کە باسی عقوباتەکان دەکا بۆ نمونە من تەنها یەک نمونە بۆ کاکاکیم بازەکە من بەلای ماڵەکە ئاڕۆم دراوسەیەکم دەنگی لێدێ تۆ بۆ نمونە هەر منێک ئەدای قسەکردنم وایە کە بۆ منە ماڵدا بە شێوەیەکی مسەیتەر یا بە ئینفعالەوە قسە بکەم تۆیەکی معنی بۆت هەیە هەواڵ بدەیت بە زووترین کات بەلایانی ئەمنی و لایانی پەیوەندیدار بێ ئەوەی خانەوادەت خێزانەکەت کچەکەت یاخود کوڕەکەت سکاڵایان لەسەر خودی بەرامبەر هەبێ بەڵام تۆ هەواڵ دەدەی ئەوەش جێگەی مەترسیدارە هەواڵ دەدەی لایانی ئەمنی دێ ئیجراعات دەکا لێکت جیا دەکاتەوە یا مناڵەکان دەبا یا دایک و باوکی بۆ نمونە زیندانی دەکرێت و دەست بەسەرەکرێ لە هەمووی ترسناکتر ئەوەی بۆ نمونە هەواڵی داوە نەهێنیە ناسنامەی ئاشکرا دەکرێت نە شاهیدێکی ئاشکرا بڕۆی ماڵێک دەنگەدەنگی تێداوێت دەتوانین بڵێ ماڵێک کێشەی تێدایە و بەبێەوەی کە بزانی کێن و بەبێ خۆشیان سکاڵیان هەبێ وەکوتم 5 بڕگەی معنی لەو پرۆژە یاسادا باز لەوە دەکا ئەوە خاڵێکی مەترسیدارە کە من زۆر بۆ نمونە جەخت لەو بابەتاکەمە لە هەڵی پەرلەمان و هەموو هاوپیشەکانمان کۆدەنگن زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵ بابەتە لەگەڵمانە کۆدەنگن بۆ نمونە گەربینە سەر مادەی 4 خاڵە سزاییەکان لە یاسا پێشوودا 19 خاڵی بۆ نمونە خاڵی سزاییمانە بوو بکرا بە حەڤا خاڵی سزایی هەندێک لەو خاڵە سزاییانە کە باز دەکرێت هەر هەمووی جێگەی تێبینیە بۆ نمونە ئەو خاڵە سزایانە خۆکوشتن هاوسەرگیری بە زۆرە جیابوونەوەیە پچڕاندنی سیلەی ڕەحمە زۆر لێکردنی بۆ نمونە کاری بەدڕەوشتیە تەرکی خوێندنە مناڵە بارچوونە هەمووی لە یاسا عقوباتی عێراقیە هەیە هەمووی لەوێ جێگەی کراوەتەوە زۆر بەتوندی ئەوە ئیجراعات لەسەر ئەم بابەتاکە لێرە دامە هێناوێتی ئەم خاڵە ئەم مادە سزاییە ئەویش بە هەمان شێوە ئەمن کەم بەشێکی باس کرد جێگەی مەترسیە بۆ نمونە هاتووە لێدانی هێناوە لێدان گشتگیرە ڕاستی ئێمە هەرگیز لەگەڵەوە دانین ئیمامی عومەر فێرمان دەکا ئەفەرمی هیچ کاتێک با مناڵ هێزی دەست نەبینێ بەداخەوە جاری وە لە شەرقی وسەتا ئینفعال لە خێزانە هەرەیە لێدان تا لێدان کەوتۆ زلەیەک کاک حەکیم لەگەڵ سووتانێک لەگەڵ تێکچوونی وەجه و جوانی لەگەڵ شکانی دانی زینا لەگەڵ بۆ نمونە شینبوونەوە جیاوازە هاتووە تەنها لێدانی بەجیا هێناوە شیکاری بۆ نەکردووە من ئەکرێ هەر زلەیەک لە مناڵەکەم بم دەستێک لە مناڵەکەم بەرزکەمەوە ئەو ئیجراعاتە توندەی کە لە ئەم خاڵە سزایانە دیاری کراوە ئەوە بۆ نمونە ئیجراعات کرێوە لەگەڵەوەشدا یەکێکی تر لە خاڵە مەترسیدارەکان فەرمانی دوورخستنەوەی پیاوە کە مەحەل لە یاسا پێش کۆنەکەدا هەبووە ئەمەش خۆی لە خۆیدا جێگەی مەترسیە ژن و
ژنوێت کاتێک کە ژنوێت تووشی نزاع و کێشەیەک دەبن کێشەکان لە دادگا تاوەکو لە دادگا کەیسەکە یەکلا دەبێتەوە پیاو لە ماڵ دوور دەخرێتەوە و ئافرەت و مناڵەکان لێ دێمێنەوە دێمەوڵات کاک دکتۆر ئەگەر شتێکت مابێ لەسەرەوەی کە چی بکرێ بۆ کەمکردنەوەی ئەو هاوڕەگەزبازی و سەبارەت بەوەی کە کەمێک لە پێشەکە باسی پەیوەندی ئیلحاد و هاوڕەگەزبازی ئەم ئێستا ئەم بۆ کوردستانی ڕاستە پەیوەندی بەیەکەوە ئەم هاوکێشێ؟ طبعا لاتەن معلومە هەموو ئایدۆلۆژیایەک دەرهاوێشتەی هەیە ئایدۆلۆژیا گەل ئەساسەوە ئایدۆلۆژیایکی لێڵبی بە تایبەتی کە پێی دەڵێن ئیلحاد و بڵین کە ئاراستێک لە ئاراستەکانی غەڕب بەرەو ئەوە دەڕوە ئەو ئاراستە ئیلحادیە وا دەکا ئینسانەکان یەک ئامانجیان لە حیات بمینێ ئەوش ئامانجی شەهەوات بی شەهەواتەکان بە هەر شێوازێک بی بە هەر وەسیلەیەک بی بگەنە بڵین پێی بگەن ئەو بێگومان ئەوە سەر لەوە دەچێش دوو دائیمەن فکری ئیلحاد چونکە پێچەوانی فطرەتی بەشەریە پێچەوانی عقلی بەشەریە پێچەوانی علمی بەشەریە پێچەوانی سایکۆلۆژیەتی بەسەریە پێچەوانی لۆژیکی بەشەریە پێچەوانی واقعی بەشەریە لۆیە هەموو دەرهاوێشتەکانی فکری ئیلحاد ئیلا مخالفە لەگەڵ خۆی و لەگەڵ خێزان و لەگەڵ کۆمەلگا من شتێک کەش پێ دەڵێم ئەو شەوەیە ئەوروپا ئێستا تووشی گرفتێکی گەورە بووە ئەو شەوەیە خەڵک ئاگادار نییە جاران کۆمەڵک مؤسساتی گەورە هەبوو ئەو مؤسساتانە بەردەوام یعنی کۆمەڵک مەبادی ئەساسی کۆمەلگای ئەوروپی دەپاراست ئێستا ئەو مؤسساتانە دەوریان نما ئیشەکانی بردوتە قەزاوت یعنی محکەمە عولیایەکان قەرار لەسەر ئەوە دەدەن لە پاشان ئەوروپا کەنیسەکان و مەجالە دینیەکان دەوریان هەبوو ئێستا مەجالە دینیەکانیش دەوریان لاواز بوو نەمایەت چونکە بەڕاستی ئەو مەرکەزانێ وەکو کاتۆلیک و پرۆتستانت و ئەوانە لەگەڵ ئەوەی هەندێک حاڵەتیان لێ ڕوودەدا بەڵام کاریگەریان هەبوو لەسەر پاراستنی هەندێک لەو حاڵەتانە ئێستا ئەویش بە تەواوی لە ئاساسی فکری علمانیەت و فەصلی دین لەگەڵ ژین لەوێشەوە کاریگەری سەلبی بووە ئەویشیان بە تەواوی بە چ سپاردیە بە منظماتی طبی صحیح سپاردیە بۆ خۆشت دەزانی لەو کانە من عندی غەیر الله لەوجد فيه اختلافا كثيرا هەر شتێک لە عەقڵی بەشەری دەربچێ بێگومان اختلافی زۆر دەبێت ئێستا کۆمەڵێک لەو بەحوثانەی کە لە ئەمریکا دەرچووە بە دوو ئاراستە چیان دەڵێن حاڵەتی شذوذی جنسی بڵین بەشێکیان دەڵێن ئەم حاڵەتەی DNA بەشێکیان دەڵێن حاڵەتی تطوراتی اجتماعیە وەکو ئەو تطوراتی داروینی ئەها دەگەڕێنەوە سەرەوی بەشێکیان دەڵێن نا حاڵەتە حیوانێکەیە دوای هەر کۆمەڵک بەحوسی تر دەرچووە دەڵێ ئەو سێ هەرچێک بەتاڵ دەکاتەوە هەرچێکی هەڵدەوەشێنتەوە و کۆتا لێکۆڵینەوە کە لە ئەمریکا کراوە بۆ نمونە خێزان 150 خێزان لە ئەمریکا هەڵوەشاوەتەوە بۆ هەڵوەشاوەتەوە لەبەر دوو سەبەبی یەکەم ئەمریکا بە ئایدۆلۆژیا ئەم بڵین سەرمایەداریە کە سەرمایەداریە لە ئەساسی فکری فەردانیەت چییە؟ واتە ئینسانەکان بە تەنها بژین کەواتە خێزانی بۆ چییە؟ ئەوە هۆکاری یەکەم هۆکاری تۆم کە سەرمایەداریە واتە هەموو شتێک لە لای ئەو لا إله والحياة مادة ها إلحاد لا إله والحياة مادة خوانية هیچ خوایەک نییە حیات مادێ کە حیات مادێ کەواتە پێویست ناکە پیا و ژنەکی بەخێوکە ژن پیاوەکەی بەخێوکە ئەمە دوو هەر دەوڵەتی چۆک و سوید تەماشاکە 11 ملیۆن کەسە 11 ملیۆن کەسە تقریبا لە 4 کەسێکی بە تەنها دەژی یعنی لەو ڕۆژانە تقریرێدا چەند ساڵە لە ژوورێ مردی کەساکانی نییە ئەوان هەموو سرە هەموو هۆکاری ئەوەیە کە شذوذی جنسی پەیدا بکە بۆیە هۆکارەکان بۆ ئەم حاڵەتانە دەگەڕێتەوە و کە دەڵێن حاڵەتەکان بۆ ئەم ئیلحادە دەگەڕێتەوە ڕەبتێکی زۆر بەهێز لە بینی ئیلحاد و لە بینی ئەوە هەیە چونکە ئینسان پێکاتوە لە سەرەتا لە ڕوح دوای ئەوە کە ڕوح ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي ئەو ڕوحە لایەنی معنەوی بەشەریە هەموو غیذاءەکانی لایەنی معنەوی بەشەری لە ئاسمانەیە بۆ نمونە لایەنی تەغزیەی ڕوح ونفخنا فيه من روحنا ڕوح خوا بەبەر ئینسانی داکردی ئەو لە ئاسمانەوە لایەنی ذکر و عیبادەت ئەوە پەیوەندی خۆتە لەگەڵ ئاسمان لایەنی نێژ و خواپەرستی و غیذاءەکانی ڕوح هەمووی لە ئاسمانی هیچ علاقەی بە زەویوە نییە بۆیە کە ئینسان وفات دەکات ڕوحەکە دەبچێتەوە ئاسمانێ و بەرەوێ دەڕواتەوە لایەنی دووەم کە لایەنی جەستەیە جەستە هەمووی لەسەر زەویە لۆ چونکە يا أيها الناس إن كنتم في ريب من البحث فإنا خلقناكم من تراب إنسان لخور دروز بوا دوايا منها خلقناكم وفيها نعيدكم تارة أخرى دقرية وناو خوري
لە پاشان غذایی جسمی ئینسان لە چێە دیسان خواردنە لەسەر زەویە خواردنەوەی لەسەر زەوی ئینجا ئەلێرە ئیلحاد کاتێک دێ ئەو لایەنە معنەوێ بە کاملی دەبا بەس لایەنی جەستە دەبینێ لایەنی جەستە بەردەوام لە دوو تێربوون دەگەڕێ بە هەر شێوازە لە شێوازەکان بەڵام کۆتا تەقریر لە ئەمریکا لێدا دەڵێ ئەو نەخۆشیەی کە لە ناو لە سوزینسیە لە هیچ مجتەمەعی و طەبەقەیەک نییە بڵێ باشە کاتم زۆر کەمەوە بەس لەو ڕۆژاندا بەڕێز نامەیەکت نووسی بۆ سەرۆکی پارتی باسی پارچەبوونی کۆمەلگا و لێکەڵوەشانی خێزان کردبوو باسی کۆمەڵێک بابەتت کردبوو لەوانە بڵێن دروستکردنەوەی زانکۆیەکی کاسۆڵێکی لاولێک کە کاسۆڵێکی لێ نییە کردنەوەی کەنیسەیەکی گەورە کە شوێنەکە کە سەر 100 مەتری کە شوێنی بڵێن نیشتە جێبوونی موسڵمان و ئەوانە باسی شیعەگەریت کردبوو باسی هاوڕەگەز بازی و ئیلحاد و ئەوانت کردبوو ئەوانە هەمویان مەترسین بەڵێ بێگومان ئەوە لە من بۆیە ئەم نامەیە نووسی ومێتم دەکرد یعنی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو عولەمای دینی یعنی ڕەبت و پەیوەندیمان ڕاستەوخۆ لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو هەرێمە هەبێ بۆی کە بە هەردوو لامان یعنی عولەما و ئومەڕا خەم لە ملۆتە بخۆن بەڵام بە تەواوی فەسڵ بووە لە بینمان فەسڵ بووە لە بینی ئێمە و لە بینی دەسەڵاتداران ڕاستە بەشێک لە بڵین بەناو عولەما نزیکیان بەس بەڕای من ئەو بەناو عولەمایانە خەریکی بە حیزبیکردنی کۆمەڵک مەلای تێرە لۆیان دەبن نەک بچن نەسیحەتیان بکەن ئامۆژگاریان بکەن وەکو عزی کوڕی عەبدولسەلام وەکو ئەحمەدی کوڕی حەمبەل وەکو ئەو پیاوە گەورە گەورانە بترسێن لەوەی کە ڕۆژێک دادێ خوارڕایان دەگری لەسەر هەر پاروەنانێک لەسەر حیسابی ئەو ملەتە قوربەسەرە دەیخۆی خوارڕات دەگری والله ثم والله لەبەرەوەندە من تەمەنام دەکرێت من ڕاستەوخۆ دانیشین ئێمە یەک ملەتین یەک زوبانین یەک جوگرافیاین یەک قەومین یەک دینین یەک مەزهەبین دانیشین بخەم لەو ملەتە بخۆین کێشەکانی ئەو ملەتە حەلکەین بۆویش باشە بۆ ئێمەش باشە بەڵام بێگومان ئەمە پەردەیەکی گەورە و فەسڵێکی گەورە لە بینمان هەیە لێ بە ناچاری پەنام بردەبەر نامەیەکی کراوە لەو نامەیە کراوەدا بە واقعیە من شتەکانم باس کردووە کە ئەمە برینێکی گەورە لە ناوجەستەی مجتەمەعی کوردی پەیدا بووە ئەوش ئەوەی پارچە پارچە بوونەوە بە درێژایی ئەم هەموو بڵێن ئیمارەتەی کوردیە کە هەبووە هەر هەمویان ئیسلامەتی هەویەی ڕئیسی ملەتی کورد بووە ئیسلامەتی هەویە ڕئیسی ملەتی کورد بووە لەگەڵ ئەوەشە بنەمای پێکەوە ژیان لە ناو کورداندا هەبووە و بەڵگەشمان لەسەرەوەی هەموو جارێ ئەوش دووبارە دەکەمەوە ئێستش دووبارەی دەکەمەوە ئەو عنکاوە تا ئێستا ماڵت نییە لە عنکاوە بێن ڕۆژ لە ڕۆژان مسلمان زولمیان لێ کردوین بەڵام لەوەتەی ئێمە دەسەڵاتمان نییە لەوەتەی ئێمە حکوومەتمان نییە لەوەتەی ئێمەی مسلمان صاحبمان نییە بەردەوام زوڵممان لێ دەکەن ماڵمان دەبن ئەزیەتمان دەدەن لێمان دەدەن سزنمان دەکەن دەرمان دەکەن بەڵام 1300 ساڵ مسلمان دەوڵەتی هەبووە ماڵێک لە ماڵەکانی تعجیل زوڵمی لێ نەکرایە محلەیەک لە هەرمۆتەی هەیە لە کۆی تا ئێستاش وەکو خۆی مایەوە و شوێنیان هەیە بۆ عیبادەتکردن کەس ڕۆژ لە ڕۆژان دەستکاری نەکردووە و بەردەوام ڕێز لە غەیرە دینەکان کە زیاتر گیرالەوە ئەمە داوای ئەومان کردێ کە ئەو ملەتە سیماکەی هەویەکەی هو سەماکم المسلمین من قبل بەڕاستی صبغة الله ومن أحسن من الله صبغة کە ئەو ملەتە ملەتێکی مسلمانە ڕجاءن و هەموو ملەتێکی سنی مەذهبە و هەموو ملەتێکە لە ڕێی ئیمامی شافعیەوە مەذهبە کۆمەڵایەتێکەی جێبەجێ کردو بۆ ئێستا دەبێ قیادەیە کە بێت تەریق لە سەری دەنووسی کە ئەو ملەتەی بۆ پارچە پارچە کرد بۆ بەشێکی بێتە کاتۆلیک بۆ بەشێکی بتە پرۆتستان بۆ بەشێکی بتە بەهایی بۆ بەشێکی بتە سابیعە یعنی چی استفادە لەوە دەکەی و دەوڵەتە زلهێزەکانیش بزانن تۆ دەوڵەتێکی ملەتێکی پارچە پارچەی یەکگرنی یەکدەستنی یەکڕیزنی بەخوا حسابت بۆ ناکە بەخوا ڕێزت لێنانێ ڕێزی ئێمە عزەتی ئێمە کەرامەتی ئێمە قیەمی ئێمە بەهای ئێمە ئەخلاقی ئێمە دینی ئێمە لەو ئیسلامەیدایە و لەو بڵین یەک ریزی و یەکدەستەیدایە وەگە بمانێ ملەتیش بە ئامانجی خۆی بە کیانی خۆی هەبێت یەک ریزی خۆی بپارێزێ ئەوە پێکەوە ژیانی خۆی بپارێزێ دەبێت بڕاستی ئەو سبغە و ئەو هەویە خۆمان ڕژ نەبێتەوە ئەگەر ڕەش بێتەوە تاریخ ڕەحممان پێناکە لەسەرمان دەنووسی و کە لەسەرمان دەنووسی بە پەڵەیەکی زۆر خراپمان لەسەر دەمینێتەوە و هەر دەسەڵاتداران تاوانبار نین ئەمە لێرە ڕای دەگەینم مامۆستای ئاینی لە وڵاتی ئێمە بە دەرەجە یەک تاوانبارین بەخۆم پێشی هەمووان چونکە بەڕاستی ئەگەر بەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قیاس وەرگرین ئەگەر صنفانی من ئومەتی ئیدا صەلوحا صەلوحە الناس كله یەک لەوانە عولەما ئەگە ئێمە چاک بووین
ئێمە لە بۆ خانی مزگەوتێکی تەنازولمان نەکردایە، ئێمە بۆ زەکات و سەرفتە تەنازولمان نەکردایە، ئێمە بۆ چاوسورکردنەوەیەک چۆکمان نەدابایە، ئێستا حاڵی ملەتەکەمان بەو شێوازەی نەبوو. ملەت تاوانبار نییە و ئەوە قەناعەتی خۆمە، ئێمەی مامۆستا ئاینی تاوانبارین و ئێمە بارمان زۆر گرانە چونکە ئێمە مۆزەف نین. ئەوقاف زوڵممان لێ دەکا ئەمە بە مۆزەف حساب دەکات چونکە ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوتبەیەکی داینێ کە ئیبن القەیم دەفەرمێ لە گەورەترین مەڕاتبی بەشە دێ پاش پێغەمبەران ئەویش ئین العولەما وەڕەثەة الئەنبیا، بەڕاستی زانایان میلادگری پێغەمبەرانن. بەڕاستی من شەرم دەکەم خۆم بە میلادگری پێغەمبەردا بنێم عەلەیهی سەڵام حاڵیشم بەو شێوازەی بی و سپاست دەکەم. سپاس دەکەم دکتۆر بەدرخان کاتمان زۆر کەمەوە بەس پێشتر ئێوە هەوڵێکشتاندا هەر لە چوارچێوی پاراستنی خێزان جگەر لە سکاڵە تۆمارکردنی هاوڕەگەز بازی لەسەر تیکتۆک شتۆر کۆمەڵاتی تیکتۆک لە داواکاری گشتی سکاڵتان تۆمار کرد بەس دوایەوە وەزیری گواستنەوە هات ئەکاونتێکی تیکتۆکی دانابوو بەردەوام دەبن لە سەرم پرسە ئێمە طبعاً ئەو داواکاریمان ئاراستەی داواکاری گشتی کرد خۆشبەختانە ئەویش بە ڕسمی وەڵامیانەوە و نووسراوەکەی ئاراستەی وەزیری پەیوەندیدار کرد بەداخەوەی چاوەڕوانیمان لە وەزیری پەیوەندیدار نەدەکرد بەڵامی و وەڵامی خۆمان لە جەنابی وەزیر وەرناگرینەوە لە داواکاری گشتی وەرەگرینەوە ئومێد دەکەین کە ئینشاءڵڵا بەرهەمی هەبێ لە هەوڵەکانمان بەردەوامین و تەواو تێیدی برای بەڕێزم کاک دکتۆرەکەم کە بەڕاستی ڕاستە زانایانی ئاینی پشکی شێریان سەبارەت بە هەموو ئەو بابەتانە بەرەکەوێت کە مەفروزە بەتەکید هەموو زانم بە یەک پاکێتم بازە زانانی ئانی دەکەم و وەزارەتی ئەوقاف مەفروزە بۆ ئەو هەموو دیاردە دزێوەی کە ڕووی لە کۆمەلگاکەمان کردو ئەو هەموو مەترسی کە ڕووی لە کۆمەلگاکەمان کردووە مەفروزە وەزارەتی ئەوقاف بە یەک پاکێج هەموو زانایانی ئاینی بێنێتە سەرخەت بۆ ڕەوانەوەی ئەم مەترسیانەوە وەزیری پەروەردە مەفروزە مامۆستا بەڕێزە ئازیز و خۆشەویستەکان بەڕاستی بیکاتە بڕیار ئیجباریان کا کە مناڵەکان بە جۆرێک لە جۆکان تەوعیەکە بۆ نمونە حەکیم جاران وتەیەکی بازاڕیە بۆ ئەوەند مناڵەکان ئیسلامیەکان بە وشەی جەهەنەم و خوا و دەسەڵاتی خوا و ئەمانە ئەترسێن خێر ئێستا بەم هەموو دیاردەن شێوە لە ڕەوزەوە ڕانهێنن لە سەربابەتی هاوڕەگەزبازی و لۆگۆی هاوڕەگەزبازی و ڕەمزی هاوڕەگەزبازی و وێناکردنی ئەو شێوە بەتەکید ئەوەشە خۆی لە خۆیدا گرفتێکی زۆر گەورەیە بۆیە مەفروزە هەردوو وەزیری پەیوەندیدار بێنە سەرخەت و کۆمەلگا چیتر لەوە لە داڕوخان بپارێزن و بەو شێوەیە خەسارەتمەند. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان بەدرێ ئیسماعیل پەرلەمانتاری کوردستان هەروە دکتۆر ئیدریس کاریتانی زانای ئاینی سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەمەڵ.